سەبارەت بە سەردانی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یەکەم سەردانی بۆ سعودیە گرنگی ئەم سەردانەوە ئامانجەکانی ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ئێرینا توسکەرمان پارێزەر و شارەزای ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە نیویۆرکۆ لەگەڵماندا. بەڕێز ئێرینا سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش. دۆناڵد ترامپ لە گەشتەکەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ یەکەم وڵات سعودیە هەڵبژارد. ئەگەر بە شوێکی تەکنیکی بڵین یەکەم شوێنی کە سعودی هەڵبژاردووە بەردەوام ئەوەی وتووە و وتوێتی کە سەرەتا لە با بڵێن ئیدارەی پێشووتری خۆی سعودیەی هەڵبژارد ئەگە بەبیرتان بێ و ئەم جارەش هەروە ئەمە گرنگی سعودیە نیشانەدا بۆ ئەمریکا و استراتیژیەتی سعودیە لە دەرەوە با بڵێن و لەگەڵ ئەمریکا و بەستنەوەی ڕۆژڵاتی ناوەڕاست و بە قاڕەکانی دیکەوە و بابەتی ئاسایش بابەتی ڕوبەڕبوونەوەی تیرۆر بابەتی ئابووری بابەتی بازرگانی دیپلۆماسیەت هەموویان لەوێ یەکە گرنەوە بۆیە سەرۆک ترامپ ئەمەی هەڵبژارد و سعودیە بە شوێنێکی گونجاو زانی و دنیابینی ترامپ ئەوەیە کە لە سعودیەوە دەست پێ بکە و بابەتی جیۆپۆلیتیک لەوێش بە هەمان شێوە خاڵێکی دیکەیە کە لە بەرچاوی گرتووە سعودیە باشترین بژاردە و باشترین شوێن بووە کە هەڵی بژێرێ و پێی وا بووە کە سعودیە لە دەستپێکێکی باشە بێ. یعنی کەوا بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەلای ئەمریکاوە گرنگە؟ بەڵێ لە زۆر شێواز بە زۆر ڕێگە گرنگە بۆی کە بڵێ کە دیپلۆماسیەتی من سەرکەوتوو بووە ڕوبەڕووی ئێران دەبمەوە هەژمونی ئێران دەبمەوە ڕوبەڕووی حوسیەکان دەبمەوە ڕوبەڕووی ئەو هەموو ناکۆکیانە دەبمەوە ئەو هەڕەشانە دەبمەوە کە لە ناوچەکان کە بە بڵێن هەڕەشن بۆ سەر بەرژەوەندی هاوبەشی ئەمریکا وڵاتانی ناوچەکە و ئەمریکا وەک دەبزانی کە فڕۆکەی F-16 دەداتە سعودیە بابەتی ئابووری کە ڕێکەوتنێکی زۆر زەبەلاحیان کرد لەگەڵ سعودیە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا دەست ناکەوێت ئەگەر لە سعودیە نەبێ و ئەمە یەکانگیرە لەگەڵ سیاسەتی دەرەوەی سەرۆک ترامپ و بەرهێنانەکان لە وڵاتی کە دەکرێن و بەرهێنانی با بڵێن دوولایەنە و بابەتی غەزە باس کراوە سعودیە ڕۆڵی سەرەکی هەیە لە هەموو ئەم بابەتانەدا. بەڵێ بەڕێز ئێرینا کەمێک لەمەبەر پامنێرمان لە واشنگتۆن زانیاری پێدام قسەی لەگەڵ کردم باسی لەوە کرد کە لە ناوخۆی ئەمریکا و بەتایبەت ئێستا دیموکراتەکان ڕەخنە لە سەردانەکەی دۆناڵد ترامپ بۆ سعودیاگرن ئەڵێن دۆناڵد ترامپ ئەم سەردانی بۆ دەستکەوتی کەسی خۆی کردووە بۆ بازرگانی خۆی کردووە نەک بۆ ئەمریکا. پێتان وایە ئەم ڕەخنانە لە جێی خۆیدایە یاخود نەخێر ئەمە تەنها ڕقێک و دژبەریەکە بەرامبەر با ترامپ و ئەمەی ترامپ ئەیکات بۆ جێگیری ئاسایشی جیهان و بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا کارێکی ڕاست و دروستە؟ پێم وابێ سعودیە وڵاتێکی زۆر گرنگە سعودیە و گرنگە بۆ خەڵکی ئەمریکا ئەو بابەتانە گرنگن کە لەوێ باسەکرێن بابەتی ئابووریە بازرگانیە ئاسایشە تیرۆرە پێم وابێ ئەمە گرنگە نەوەکو شوێنەکە یاخود کەسەکە. سعودیە بۆ ترامپ هەموو کات جێگای گرنگی بووە و گرنگی پێداوە و سعودی ئاکتەرێکی سربەخۆیە لە ناوچەکە و کاریگەری و هەژمونی زۆری هەیە لە هەموو ڕوویەکەوە بەسەر وڵاتانی دیکە. سعودیە لەسەر ئاستی نێودەوڵەتیش کاریگەری خۆی هەیە لە هەموو بوارەکان بۆیە ترامپ هەموو کات وەکو وڵاتێک سەیری کردووە کە جێگرەوەی نییە. ترامپ خۆتان دەزانن کە بابەتی بازرگانیەکەی هەموو کات پرسیاری لەسرە و هەوڵی داوە کە $1 تریلیۆن لە سعودیەکان وەربگرێ بە دڵنیاییەوە دەڵێ یەکەمیان ڕێکەوتنێکی 600 ملیۆن دۆلاریە و دواتر ئەچێتە $1 و تریلیۆن. بۆیە ترامپ گوێ بەو ڕەخنانە نادا ئەوەی کە خۆی دەیەوێ دەیکاوەی کە بەڵێنی داوە دەیکا و سعودیە وەکوتمان باشترین شوێنە بۆ بەدەهێنانی و جیانەوەش ئەو لە ناو سعودیە باڵەخانەکانی ترامپ دروست دەکات تاوەری ترامپ دروست دەکات
ئەمەش گرنگە ئەمە ڕاستە بۆ حکوومەتی ئەمریکا کار دەکا بەڵام لەو لاشەوە بزنسی تایبەت و شخصی خۆی هەیە دەوێت بزنسی خۆی بباتە سعودیە بەڵام بە دڵنیاییەوە دیموکراتەکان چاوەڕێەوە دەکرێت ڕخنەی لێ بکرێت بەڕێزیرینە 8 ساڵ لەمەوبەر دۆناڵد ترامپ هاتە ئەم ناوچەیە استراتیژی ئاشتی لە ڕێهێزەوە بۆ سیاسەتی دەرەوە پێشکەش کرد و وەکو تۆش باسەکرد ئێستا هاتووە بۆ سنووردارکردنی دەست لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەندێک وڵات نەتوان دەستخەنە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تێکی بدەن و گرفت بۆ بەرەو پێشونەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکەن پێتان وایە ترامپ لەسەر هەمان سیاسەت و استراتیژە کە ئاشتیە لە ڕێهێزەوە پێم وە بێ ترامپ ئەوەی کە پێی دەڵێن ئاشتی لە ڕێگەی لاوازیەوە من وایە بینم چونکە ترامپ هەندێک جار خۆی لاواز پیشانداوە تەنها لە بواری ئابووریدا نەبێ بازرگانیدا نەبێ ترامپ دەزانێت و ترامپ بەرپرسیارە لەوەی کە ئەو پەیوەندیەکە لەگەڵ ئیسرائیل وڵاتانی کەندا و پەیوەندیەکی خراپیان هەیە ئەگەر بێت و ئەم پەیوەندیە بە تەواوی ئاسایی کاتەوە ئامە تا ڕادەیەکی باش سەرکەوتووە بەڵام بینیوتانە تا ئێستا سعودیە بێنێتە سەر مێزێک لەگەڵ ئیسرائیل وەکەوەی کە خۆی دەڵێ وڵاتێکی کاریگەرە لە ناوچەکەدا باشە بۆ بەس تەنها باسی ڕێککەوتنی بازرگانی لەگەڵ دەکات و ئایا توانیوتی هەموو وڵاتان لە دژی ئێران هەڕەشەکانی ئێران لە ناوچەکە کۆبکاتەوە بۆیە ئیسرائیلی تا ڕادەیەک ئێستا ئیهمال کردووە و کە بەڕاستی ئیسرائیل وڵاتێکە کە هاوشێوەی نییە و خۆتان دەزانن کە ئێران هەڕەشەی لێ دەکا میلیشیاکان و هەندێک وڵاتی دیکە بەڵام ترامپ ئەمانەی هەموو پشتگوێ خستووە بۆیە ئەو هەموو ڕەخنانەشی لەسەرە کە ترامپ ئەمانەی هەموو پشتگوێ خستو تەنها چاوی لە بابەتە ئابوووریەکەیە و ئیسرائیلی ئیهمال کردووە بۆیە پێمان وایە بە هەڵگرتنی سزاکان لەسەر سووریا بەبێ ئەوەی هیچ بەڵێنێک وەربگرێت بەبێ ئەوەی کە سووریا ناچار کە مافی پێکاتەکاندا بەبێ ئەوەی سووریا ناچار بکە کە ڕوبەڕووی تیرۆر بێتەوە بەبێ ئەوەی هیچ بەڵێنێکی لە سووریاوە وەرگرت بێ بۆیە ئەم هەنگاوانەی تا ڕادەیەک بۆتە هۆی ڕەخنەگرتن لە سیاسەتەکانی ترامپ لە دەرەوە کەوا بێت ئەوەی ئەمڕۆ دۆناڵد ترامپ وتی لەوەی کە بڕیارە دەن لەسەر کەمکردنەوە هەڵگرتنی سزاکان لەسەر سووریا ئەو بڕیارە سبەی چاویشی بە ئەحمەد شەڕە بکەوێ دەکرا لە بەرامبەردا کۆمەڵێک مەرج لە سووریا وەربگرێت و وەری نەگرت مەرج بەسەر سووریادا بسەپێنێ زۆر ڕاستە دەبوو دەبێ وڵاتانی کەنداو نێوەندگیر بن چاودێری ئەم کۆبوونەوەیە بکەن و بەڵێنیان لێوەربگرێ لە سعودیا لە ببورن سووریا وڵاتانی دیکە و بەڵێن بدەن کە دەبێت چی بکە سووریا ئەو کاتە من ئامادەم لەگەڵ شەرعدانیشم چونکە ئەمە تا ڕادێک من وایە بینم ترامپ پێشبڕکەیەک لەگەڵ ماکرۆن و لەگەڵ فەڕەنساکە کە فەڕەنسا شەرعی بینیوە و کۆمەڵێ بەڵێنی پێداوە ئەم دەیەوێت بێت پێشبڕکەیەک لەگەڵ ماکرۆن و لەگەڵ فەڕەنسا بکە نەک ئەوەی کە کۆمەڵێک مەرجی بەسەردا بسەپێنێ یاخود ئەوەی کە ئەمریکا دەیەوێت لە سووریا بیبینێ بەڵام لە هەمان کاتە بابەتی ئاسایشی سووریا بابەتێکی گرنگە کە تا ئێستاش بابەتی مرۆیی بابەتی پێشکردنی مافەکانی مرۆڤ پێکاتەکان و زۆر شتی دیکە نەبوونی شەفافیت هەبوونی زوڵم و زۆر و زۆر شت هەیە لە وڵاتە چۆن دەتوانیت تۆ لەگەڵ کەسێکدا بنیشی کە ئەمە هیچ بەڵێنێکی پێ نەدابێ و هیچ بەرچاوڕوونیەکی بە تۆ نەدابێ هیچ شتێکت لە بەرامبەرا وەرنەگرت بێ و هیچ گارانتێکیش بۆ ئەم شتانە وەرنەگرت بێ بۆیە زۆر بەڕوونی ئەوەی کە ئێستا هەیە هەبوونی هەندێک هاوڵاتیە کە لەو وڵاتە تا ئێستا شوێن بزرن تا ئێستا دیار نییە کە چارنووسی ئەمانە چییە پێشتر بەڵێن درابوو یاخود داوای لە شەرع کرابوو کە ئەمانە بگرن تا ئێستا هیچ نەکراوە بەڕاز ئێرین ئاسروکەرمان پارێزەر و شارەزای یاسایشی نیشتیمانی ئەمریکا لە نیویۆرکۆ لەگەڵماندا بە زۆر سپاس